سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئێستا لەشێک لەسەر ئەو پرۆژانین کە پرۆژەی شەقامی 25 مەتریە پرۆژەیەکی استراتیژی و گرنگە لە ئیدارەی سۆران کە ئێستا لە قۆناغی جێبەجێکردندا و کارکردن تێدا دەستی پێکرد و دوای ئەوەی لە مانجینۆی ساڵی ڕابردوو بەردی بناغی ئەو پرۆژەیە دانرا لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی جێبەجێکاریی پرۆژێ کۆمپانیایی کاڤین گروپە بۆ ئەوەی بزانین ئەو پرۆژێ تا چەند چۆتە پێشەوە و ئاستەنگەکانی چین و کارکردن ئێستا لەو پرۆژەیە بەردەوامی هەیە لەگەڵ مهندس ڕێیام ئەحمەد گفتوگۆکەین کە وەکو لایەنی ئیداری لە ئیدارەی سەربەخۆی سۆران هاتوونە ئەم پرۆژێ بەسەر بکەنەوە مهندس ئەگەر بێتە لای من لێت بپرسین ئێستا پرۆژەی شەقامی 25 مەتری چ گۆڕانکاریەکی تێدا کراوە و تا چەندی سۆتە پێشەوە بله بخیر بین او پروژه است تقریبا صدادی برای پیش چویا او پروژه گرینگی کی زوری هیا چونکی جنجالی لنا شهر زور کم دکات و ان شاء الله به توابونه کی لسر بودجه اداره سر بخوی سورانیشه و ایش کانت ده است هر بردامن بس چونکی لبر بارانا و انا یعنی راستان هندی جرجر هیا اوش استلو پروژه وی زانیاری من هبه چواریانەکە گۆڕاوە بۆ بەرزە پردێک ئەمەش پرۆژەکە کات و گوژمەکەی زیاتر ناکە بله ئەوە یەکەم جار دیزاینەکەی فلکە بوو بەس چونکی یعنی پێی یعنی بە دووادا چوونەکان پێیان باش بوو کە بگۆڕن ریزایانی بکەنە بەرزە پرد بۆ ئەوەی جەنجاڵی نەمینێتن لە سۆران ئەوەش گرنگێکی زۆری دەبێتن بۆ خەڵکی ئێرە یعنی هاتوچووەکەی زۆر ئاسانتر دەبێتن شتێکی تر لە بەردەم ئەوەی کە ئێمە بە دووادا چونمان کردووە ئەوەی گرفتە لە بەردەمی ئەستا ئەوەی لە شوێنە ئێمە لێوەستان بۆ ڕێکی ئاوە لا نێوەند دەکەوێتە نێوەندی ئەو شەقامێت چی ئەکەن بۆ ئەوەی ئەو ئاستەنگانە نەهێڵن بخۆی لێرە ینی تقریبان 5 بۆ ڕێ ئەوی خواردنەوەی ماڵان پێدا تێپار بووە بەس ینی بە پێ کات دەبێت مەجال بدرێتن هەتا بتوانین ئەو بۆڕیانە بگازنە بۆ شۆلدەرەکان ئەوەش کاتێکی زۆری دەوێتن چونکی ناتوانین ینی ئەو لەسەر ماڵان قەتع بکەین ینی ئەو ئەستانگانە بوو دروست بکەین ئیشاڵڵا لە ماوەیەکی نزیکدا ئەو ڕێگایە دەکەینەوە دەتوانین ئەو کاتی بۆڕیەکان بگازینە بۆ شۆلدەرەکان باش ئێوە وەکو تیمی ئیدارە بەردەوام چاودێری ئەو کار و پرۆژانە ئەکەنە کە ئێستا لە سنتەری سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەێ ڕۆژانە ئەمە لیژنەینە ڕۆژانە ینی کەسێک لێرە حاضرە بە دووادا چۆن دەکاتنە هەر کێشە و گرفتێکە بیتن ئیشەڵا زوو بۆوان چارەسەر دەکەین کە بتوانن بە ئاسانی ئیشەکان بکەن و بەسەریعش ینی بەڕێوە بچتن لەگەڵمان سپاس بۆ تۆ بۆ زانیاریەکانت بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو ئەوەی کە کاڤین گروپ سەرپەرشتیارانیان پرۆژێ ئاماژەی پێکەن یەکێک لە بربەستەکانی خاوی کارکردن لەم پرۆژێ شۆکارەکەوێ بکە بەشێک بابەتی زێدەڕۆیش بوونی هەیە بە شێوەیەکی گشتی زێدەڕۆ یەکێکە لەو بربەستانەی کە لە بەردەم پرۆژەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وای کردووە پرۆژەکان وەکو پێویست نەچنە پێشەوە ئەم پرۆژەیە دیزاینەکەشی گۆڕا لە چواریانێکەوە کرایەوەتەوە بەرزەپرد و تا ئێستاش کارکردن تێیدا بەردەوامە